خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. زنجیرە چاکسازیەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژەیان هەیە لە پێناو ڕێخستنەوەی داهات و دارایی و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لەگەڵیشیدا لە چوارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستاندا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە چاودێریکردنی دۆخی فەرمانگەکان و بازاڕ و هەروەها ڕێخستنەوەی دارایی بەتایبەت کە لە ماوەی ڕابردوودا فۆکەسێکی گەورە لەسەر سلێمانی هەبوو. یەکێتی چی دەکات؟ چۆن پاڵپشتی چاکسازیەکان دەکات؟ ئایا چاکسازیەکان تەنها دروشمێکی ئەعلامیە یاخود دەگاتە دەرەنجامی خۆی کە سوود و خێر و بێری بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەبێت؟ یەکێتی لە دوایەوەی کە گلەیەکی زۆر و ناڕزایەکی زۆر لەسەر کەمی خزمەتگوزاری و ڕێکنەخستنەوەی داهات لە سنووری سلێمانی هەبوو، چۆن خزمەتی سنوورەکە دەکات؟ هەموو ئانام شەو لەگەڵ بەڕێز دکتۆر عەزیز سابر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین. دکتۆر بەخێربێ. زۆر سپاس بۆ بەڕێستان و بینەرانی کورسات. سپاس بۆ بەڕێستان دکتۆر. لەوە دەست پێ بکەین چاکسازیەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بەردەوامن یاخود لە شوێنێک کۆستاون؟ قەنەعەتم وایە بەردەوامە بێت، چونکە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە پێناسەکەی ئەمێ، یعنی چاودێریکردنی بەردەوامی پرۆسەی بەڕێوەبردننی وڵات، نەهێشتنی ئەو کەم و کورتیانەی کە بەردەوام ڕوبەڕوود دەبێتەوە. بۆیە هەر وشەی چاکسازی تەنها یاسایەک نییە، تەنها ڕۆژێک نییە، تەنها هەفتەیەک نییە، تەنها بۆ ناوچەیەک نییە، تەنها بۆ بابەتێک نییە. چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە. چاکسازی ئەگەر بەردەوام نەبووی لەسەری تۆ دووشت خراپە چاکت کرد، دوای ئەوە سێشتی تر خراپ بوو، ئەگەر بەردەوام نەبی لەوەی چاکردنە ئەو پێناوتێت چاکسازی. بۆیە قەنەعەتم وایە چاکسازی بەردەوامە بێ، سەرجەم کەرتەکان ئەگرێتەوە، سەرجەم لایەنەکان ئەگرێتەوە، سەرجەم ناوچەکان ئەگرێتەوە. هیوادارم بەرهەمێ چاکسازی زۆر بە خێرایی خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی سلێمانی بە تایبەتی بیبینن کە ببێتە هۆکارێک بۆ خۆشگوزەرانی خەڵک، بۆ ئاسایشی خێزان، بۆ ئاسایشی هەرێمەکەت، بۆ ئاسایشی ناوچەکەت، بۆ خۆشگوزەرانی دانیشتوانەکەت. هیوادارم پرۆسەی بەردەوام بێ و لە بەشەوەندی خەڵکا بێت. زۆر باسی گەندەڵێکرێ بە ڕێزیشی پەرلەمانتار بووی دوای ئەندامی سەرکردایەتی. ئەنی گەندەڵی یەکێکە لە گرێ سەرەتانی گەورەکانی هەرێمی کوردستان. ئێستا خەڵک لە ناو بازار لە شوێنە گشتەکان باسیەوەکە کە پێویستە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت ئەگەر کەسێک بە پلەی باڵا لە حەزبەکەی خۆشی بوو گەندەڵ بوو دەستگیری بکات، ئەو بڕیارە هەیە ئەوەندەی ئاگاداربی یان پشتیوانیەکە نۆ سەر بە دڵنیای هەر کەسێک گەندەڵی بکات لە هەر پلۆ پۆستێکا بێت هەبێ محاسبە بکرێتە بێ ئەو گەندەڵیە نەهێڵن ئیتر هەر کەسێ بێ و لە هەر شوێنەکا بێ دەستی پێکردووە باشی دەستی پێکردووە. خۆتەزانی کەسێک کە ئیشتیباهی گەندەڵی لێەکەی بانگیەکەی لێکۆڵینەوەی لەگەڵاکەی لە ڕێی دادگاوە ئەگەر بۆ دەرکەوت کە گەندەڵە عقوبەی خۆی وەرەگرێت. بەڵام هەتا ئەو قۆناغەی کە نەسەلمێنرێ لە 100% ئەو گەندەڵەیە کردووە توانێت بڵێ قۆناغی لێکۆڵینەوەیە نە بە تاوانبار ناویبەری، نە بە کەسێکی خراپ ناویبەری، هەتا تۆمەتەکەی لەسەر ئیسپاتە بێ ئەو کاتە بە یاسا بە دادگا بڕیاری پێویست لەبارەوە بدرێ. ڕوونادات کەسێک بسەلمێنرێ لەسەری کەیسی گەندەڵی هەیە و حیزب پارێزگاری لێ بکات بڵێ ئەمە مادەم لە بەرەوەی کادرێکی باڵای حیزبە تەسلیمی دادگای ناکەین یاخود لە گەندەڵێکی خۆشە بێت. ئەوە ڕوونادا نەخێر. بێمە سەر بۆعدا ئابوووریەکەی تۆکو پسپۆڕێکی ئابووری ئەمانەت کاریگەریەشانە بێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵک، مەسەلەن چاکسازی حزبیەکان پێشوە بچینە سەر حکوومەت. پێم وایە کاریگەریەکی زۆر باشیە بێت. لەو دوو سێ ڕۆژیان لە چەند کەسێکم بیستواڵێ لە نووسنگی کاقوباد و تەلەفۆنمان بۆەکەن ئەڵێ پرۆژەکانتان چۆنی شوکارەکانی بەڕێوە ڕواچکەوە بەڵێنی کاقوبادە نابێت، ڕۆتین هەبێت، نابێت ئیشوکاری بەڵێندەر و بەرهێن هاوڵاتی لە دام و دەستگاکانی حکوومەت بەگشتی سلێمانی بە تایبەتی نابێت ئەوەندە خاو بێت. بۆ کاقوباد خۆی وتی ئەمە بۆ
نەهێشتنی تەمەڵیە بە دەرەجە یەک نەک نەهێشت محاسبەکردنی ئەم فەرمانبەرن بەڕێوبەرانەوە بەڕێوبەرە گشتیانە لەسەر گەندەڵی سەبەبی یەکەم هۆکاری یەکەم تەمەڵی نەمێنێ دەوامت ڕێک و پێکەی ئیش و کاری خەڵک و هاوڵاتیان بە باشی بکەی یعنی نمونەیەکت بۆ بێنمەوە بداخەوە لە زۆربەی دایرەکان ئاڵێ لە سەعات 12 تر دەرگاکە داخ ئەگەر هەمووشی کرابێتەوە ئەڵێ هین داخە حسابات داخراوە ڕاستە حسابات پێویستی بەوەیە زووتر لە شوێنەکانی تر چکابێ بۆ نمونە دایرەیەک بەشی حساباتی پارە وەرەگرێت بەپێی یاسا و ڕێسا ئەو پارەیە لەوانەیە بڕێکی زۆر بێ نابێ لە کۆتایی ڕۆژەکەیان لە ناو قاسەکەی خۆیان مابێتەوە ئەبێ کاتی پێ بدەی حساب و جەردی حسابی خۆی بکە ئەم پارەیە گەر زۆر ببیبان لە بانقێک دایبنێت چکە پارەکە لە بانقەکە پارێزراوە نەک لە ناو دایرەکەیە چکە و دایری ممکنە یەک پۆلیسی لێبێ خوارە خواستە پارەکە بدرێ لەسەر مەحاسیبەکە هێنە بەڵام تو بۆ هەموو دائیرەیەک پڵیتر لە 12 حسابات داخرا بە تایبەتیش ئەو دایرانی کە داهات پیاکە ئەو دایرانی کە داهات پیاکە یعنی خەڵکە چه پارەی ئاوەدا پارەی کارەبادا پارەی باجەدا پارەی تاپۆدا بارەی چێدا مەبەستم ئەمە یەکێکە لە کاخ و کارەکان کە کاخوبات جەختی لێکاتەوە هۆکارێکی تر دیوانی چاودێری دارایی لە سلێمانی یەکتیڤە من دەستخۆشییان لێ یەکەم هیوادارم هەروە بەم شێوەیە کاری خۆیان بکەن بەڵام دیوێکێتی وای کردووە زۆر بەڕێوەبەر تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەکار نایەنێ ئەترسێ بۆ ئەترسێ کە دایرەی تەدقیق و چاودێری دارایی هاو لە حساباتە لە ئیش و کارەکانی کۆڵیەوەش خەلەلێک شتێک بدۆزێتەوە مەحاسەبەی بکە بیا بە دادگاوەمانە ئەمە ترسێکی لا دروست کردووە بەداخەوە لە شوێنێکی وەکو دووهۆکە ئەم دایرەی هەروجودی نییە یعنی بام پرسیارە کاکزانە لە من ناڵە من لە تۆ یەکەم تۆ لە خەڵکی تری بکەیتە بەرنامەکەتەوە بۆ ڕۆژێک گوێمان لێ نەبوو لە کوردستانە باسی لەوە بکەن کە مدیر دائیرەیەک لە دووە گەندەڵی کردووە بۆ خاوەندە سەڵاتێک لە دووهۆک پارچەی زەوی داگیر کردووە بۆ نییە لە هەولێر نییە بۆ باس ناکرێت بۆ هەموو ئێستەوە خەڵک ئەزانێ لە کوردستان بەس لە سلێمانی قاچاقچێتی گەندەڵی ئەمەیە بەداخێکی گەورە من لەگەڵەوە من خۆشحاڵم ئەم پرۆسی چاکسازیە هەم سەرۆک بافڵ و هەم کاقوبا دیش دەستیان پێکرد و لە سلێمانی شۆ دەستیان پێکرد ئەوە زیندوێتی حیزبەکە و زیندوێتی شارەکەش پیشانەیە بۆ لە هەولێر نییە بۆ لە دووهۆک نییە یەکێک لە سەبەبەکان دیوانی چاودێری دارایی لە سلێمانی زۆر چالاکە دایرەکە لە دووهۆک هەر وجودی نییە من بیرمە دوو سێ جار تیمی چاودێری دارایی لە سلێمانیەوە بردووانە لە هەولێر تەدقیقی حساباتی چەندان دەستگایەکی هەولێری کردو معنای چییە؟ ئەم دیوانی چاودێری داراییە ئیشێکی زۆر مقدسە ئیشێکی زۆر ڕێک و پێکەکات ئەوەی کەیسی گەندەڵی لەسەر دروست ببێ یامە سەدان کەس لەم سلێمانیە مدیر بووە محافظ بووە بەڕێوبەری گشتی بووە فەرمانبەر بووە دراوە بە دادگا بڕۆ لە دەستگیر کراوە باشە بڕۆ لە دادگاکان بپرسە لە دەوایرە معنەکان پرسە بزانە کراوەیانە لە هەولێر دووەکەمە ڕوو نادات باشە بۆیە کەیسی سلێمانی زەق بۆتەوە من ئەم جارە شتێکی دەکەمەوە لەگەڵەوەم لە هەر شوێنێک گەندەڵیەکە بوو بەرەو ڕووی بیتۆ نێڵی چکە گەندەڵی دەردێکی زۆر زۆر خراپە گەندەڵی لە 100% لە هیچ شوێنێکی دنیا لەو ئەمریکایە گەندەڵی هەیە لەو بریتانیایە هەیە بەڵام ئەتوانی بڵێ ڕێژەکەی کەمەکەمەوە بەچی کەمەکرێتەوە پرۆسەیەکی چاکسازی بەردەوام بۆ هەموو دام و دەستگاکان چاودێریکردنێکی ورد بە هیوایەوەی کەمت کرد چ سود بە ئابووری و بە ژیانی خەڵکەگەیەنێ دەیان خاوەن پرۆژەی گەورە چووە تەقدیمی کردووە بۆی پرۆژەیەک دروستکە سەیرەکات لەو لاوە وڵات ئەم زەویە پارچە پارچەکرا و دابەشەکری بەسەر خەڵکە بەسەر کیا دیار نییە یان جاری وایە ناوبانگی پیرۆزی پێشمەرگە و شەهیدی شەڕی داعش بەکارێنن 500 پارچە زەوی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان تەرخانەکەن بەس لەو لاشەوە هەوڵەدا 500 تریش ئیسفادەی بۆیە کاک بافڵ بەرە ڕێمانە بۆتەوە
ڕێگری لێ کردووە کاقوبا تیمێکی دروست کردووە باش. لا 21/6/2021ەوە ئەم باش. دیادەیان ڕاگرتووە وە لە 3 هەفتە و 4 هەفتەی ڕابردووشە بە فعلی دەستیان پێ کردووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم گەندەڵیان ئەمە سوودیە بێ بۆ ئەوەی کە باش وە بەرهێن و دەوڵەمەنەکان لە سلێمانیە هەست بە هێمنی و ئارامەیەکی ترەکەن بیر لەواکەنەوە سەرمایەکانیان بە شێوەیەکی ڕاستەقینە لە سلێمانی بخەنەگەڕ پرۆژە دروستکەن هەلی کار بۆ خەڵک دروستکەن بێکاریت کەم کردەوە و کاتە خەڵکێکی زیاتر خۆشترە ژی لە جاران وەکەوەی کەیسە ڕێژەی بێکاری زۆر بێ پرۆژە وەستا بێت خۆراک و شتومەق و پێداویستی ژیانی ڕۆژانەی ئەمە بۆ ئارامی وە بەرهێنەر و دەوڵەمەند و سەرمایهداران زۆر گەورەیە بۆ خەڵکی تر بۆ عەرەبانچیەک بۆ لە فەفرۆشێک بۆ خەڵکێکی هەژار بۆ کرێکارێک سوودی ئەوانە چیە زانی کە تۆ ئەم زەویانە ئەم پرۆژانە شوێنی خۆی گرت کەوتە دەست خەڵکی ڕاستەقینەی خۆی ئەمانە پرۆژەکان پرۆژەی کشتتوکاڵیشی تێدایە پرۆژەی پیشەسازیشی تەیە پرۆژەی گەشتیاریشی تێدایە پرۆژەی نیشتەجێبوونی تایە پرۆژەی خزمەتگوزاری تایە هەموو پرۆژەیە کاریگەریە بێ لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵ بە شێوەیەکی ڕاستەخۆ بە شێوەیەکی ناڕاستەخۆ بە ڕاستەوخۆ هەلی کار بۆ سەدان کەس دروستەکە ناڕاستەوە خۆز ئەگەر پرۆژەکە کشتتوکاڵی بوو بەرهەمی کشتتوکاڵ زیاکەوە چێتە بازاڕ و بەرهەمی کشتتوکاڵی و زۆر کرد نرخەکەشی دابەزە خەڵک بە شێوەیەکی هەرزانتر بە نرخێکی هەرزانترە و شتومەکەی دەستەکەوێت سوودی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیە بێ بۆ خەڵکەکەت دکتۆر ئەوەی کە جەنابەت کە ئەم قیادێکی چێتی هەم لە سەرۆکی چێتی هەم لە جێگری سەرۆکی حکومەت نزیکیت هەموو ئەو معاناتانی خەڵکێتی هەم لای سەرۆکی چێتی هەم لای جێگری سەرۆکی حکومەت بەواقعی هەیە ئەزانن نووسن خەلەل و کەم و کورتەکان لەکوێ و لەکوێ بەشێکی زۆری من لە سێ کۆبنەوە بەشداریم کردووە کە خاوەن پیشە تایبەتەکان هاتون لەگەڵ سەرک بافڵ کۆبوونەتەوە بەندەی ڕاستپاردووە پێی وتم لە نزیکەوە لەگەڵیانە دابنیشە بزانە کێشەکانیان چین هاوکاریان بە لایانی پەیوەندیدار وەکو تیمی یەکێتی لە حکوومەت لەگەڵ وەزیری کشتتوکاڵە قسەمان کردووە هاوکاری کردوون لەگەڵ دایرەی بەلەدیە لەگەڵ دایرەی تاپۆیە لەگەڵ دایرەی مرورە لەگەڵ دایرە معنیەکانە بەشێکی زۆری کێشەکانیان ئەوەی بە یاسا و ڕێسا و لە دەسەڵاتیەوەندا بوو بێ بۆیان چارەسەر کردوون ئەوەشی پێویستی بۆ کردبێ بچێت و ئەنجومەنی وەزیران نووسراویان بۆ کردووە ئەوەی پێویستی کرد بێ یاسایەکەیە خراپەت لەم هەرێمەیە ئەبێم یاسایە سەرۆکی فراکسیۆنی یەکێتیمان سەرلگمان لەگەڵا کردووە هەوڵ بدام یاسایە لۆبی بۆ بکە لە پەرلەمانە بۆی هەموار کرێتەوە بۆ ئەوەی لە بەرژەوەندی چین و توێژەکانی کۆمەڵا بوو بۆیە هەندێک خەدر و هەندێک ناحەقی بەشێکی پێیوەستە بە هەندێک یاساوەکە خراپ بەشێکی پێیوەستە بە هەندێک بڕیاری ئەنجومەنی وەزیرانەوە کەواتە لەوانەیە ئەو بڕیارێکە دەرکراون بۆ هەموو چین و توێژەکان سوودی نەبێت چینێک زەرەری تیا بکە بۆیە هەوڵ بێ ئەو ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەگەر لە دەسەڵاتی ئەنجومەنیشانیە یاسایەکە ببرێتە لە بەڕەمان پەسەند بکرێت هەموار بکرێتەوە بۆی سوودێکی گەورەی هەبێ بۆ خەڵکەکە ئەی بەوردی چوونەتە ناو تەفاسیلی کێشەکان لەماوەی ڕابردوو هەفتەیەکی داناکا قوبات بۆ بەڕێوبەرەکان و 50 پرۆژە 55 پرۆژە چوە باری جێبەجێکردنەوە ئەمە چی بە سلێمانیە بەخشێ 20 پرۆژیان خەریکە بە فعلی دەسەکەن بەیش وەکوتم ئەم 20 پرۆژەیە ئیتر هەر پرۆژەیەک 100 کەس کوێتەیشەوە و کاتە 2000 زیاتر هەلی کرد ئەنجا ئەمە بە شێوەیەکی ڕاستەخۆ بە ناڕاستەخۆ خواست لەسەر ئەو بەرهەمووشمەکانی لە بازاڕا هەیە لەسەر چیمەنتۆ لەسەر شیش لەسەر دەرگا لەسەر پەنجەرە لەسەر خۆراک لەسەر هاتوچۆ لەسەر جادەوبان خۆشبەختانش بەشێکی ئەم پرۆژانەش هەوڵیانداوە خاوەن پرۆژەکان خزمەتێکی باش بە سلێمانی بکەن ئەگەرە بینی لە میدیاکانە یەکتر بڕ دروستەکەن پر دروستەکەن جادە دروستەکەن خزمەت گوزاری ئەمانەش ئەمە سەرەتای حرەکەیەکە کە لە سلێمانی حرەکەکە یعنی تۆ ڕۆژانە بگەڕێ بەراوردی سبەینی سلێمانی لەگەڵ مانگێک پێش ئێسەی سلێمانی جیاوازەکان بە وازحیە بینی ئەوە تا لە سلێمانی کە دەرەچی بچی بۆ کەرکووک و چەند شماڵە بینی ئیشەکەن پرۆژە دروستەکە بچیت بۆ یعنی لە ناو سلێمانیا بگەڕێ ڕێگەی عەربەت پرۆژە دروستەکەن لەکوێ ئیختیناخێکە بێ کێشەیەکە بێ ڕۆژانە شارەوانی تەندەر بڵاوەکاتەوە
ئاو ڕوو بۆ لادێ و ناوچە دوورە دەستەکان جێبەجێەکە تیمەکانی شارەوانی ڕۆژانە جادۆبانەکانی سلێمانی ئەوەی قیرەکەی تێکچوو بێت چاکێکە ئەمە ینی بە قسەی خەڵک گەڵێن ئەمە پێش انتخاباتە و کۆتایی پێدە یاخود یەشێتی بڕیاریدا ئیتر سستی و تەمبەڵی بەسەوە بێ ئەوەی دووەمیان ڕاستە چکە هەتا ئێستا دیار نییە کە انتخابات دەکرێت ئەگەر دیعای انتخابیش بێ عادەتەن مانگە پێش انتخابات 2 مانگ 3 مانگ بۆی خەڵک بیری نەچێتەوە دەنگ با بۆ بەڵام ئێستا ئەمە گەر بڕاستەقینە و بۆ خزمەتی خەڵک نەبێ ئێستا زووە بۆی ئەمیشانە بکەی گەر مەبەست انتخابات بەڵام نە ئەگەر مەبەستە بە شێوەیەکی ڕاستەقینە ئەو خزمەت گوزاری بۆ خەڵک باشکەی ژیانی خەڵک باشکەی ئێستا فعلەن وەختێتی تۆ چکە بۆ پرۆژەیەکە لەسەر هینەکەیانم خوێنەوە تۆڵێ لە ماوەی 365 ڕۆژە ئەو پرۆژەیە بێت تاو بەڵام مەرجە انتخابات تا لای بڵێ نووسراوە لەوان هەیە لەوانەیە ڕوو بدا ئەو پرۆژێ تەواو بێ هێشتا انتخابات دەستی پێ نەکردو نازانین چکە یەکی با بڵێن 6 11 تەمەنی پەرلەمان تەواو بێ ئێ بۆ 6 11 2 مانگمان نەما بڕیاردایەکی دە انتخابات بکرێ بۆ یەکی دە 11 ڕۆژمان ماوە کەواتە بە واقعی یەکی دە انتخابات ناکرێت بە دڵنیایی بۆ 6 11 فریان ناکەی بۆیە بێ پەرلەمان تەمەنی خۆی درێژکات پەرلەمان تەمەنی خۆی درێژکاتەوە ئەبێ ڕەزامەندی دەربڕێ لەسەر ئەم حکوومەتە کاربەڕێکەر بێ حتا ئەو کاتەی هەڵبژاردنێکی ترەکرێت بۆیە ڕوون نییە جارێکە انتخاباتەکرێت بۆیە ئەمەی سەرۆک بافڵ و کاک قوبات دەستیان پێکردووە دیعای انتخابی نییە ئەمە پرۆسەیەکە خزمەتی دوای انتخابیش بەردەوام ئەبێ هەموو کاتێ بەردەوام دکتۆر 143 و 157ەکە ئەو دەردەکوشندەیە کە هەموو مانگێک لە بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی کێشە بۆ سیولە دروستە بێ و خانەنشین مامۆستای زانکۆ ژینگە پارێزان گرفتیان بۆ دروستە بێ و تا خودی جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانیش باسی لەوە کرد کە پێویستەوە نەمێنێ حکوومەتی سەرتاسەری بێ ئەمە لە چیەوە هاتووە و چۆن چارەسەر دەکرێت بەڕاستی حقیقەتی منە ئەسڵەکەیت بۆ باسکەم لە کوێوە هاتووە بەڵام کۆتایەکەی بەداخەوە من خۆتەزانی لە ساڵی 2010 لە پەرلەمان نەماوم لەبەرەوە هیچیش دڵنیان نیم ئەم 43 بە 57 کە باسیەکەن یاخود بادایەتەکەی بۆ باسکەم چۆن چۆنیە مام جەلال بەڕەحمەت بێ لەگەڵ کاک مەسعود لەگەڵ مالیکی و کاربەدەستانی عێراقا لەسەر سێغەیە ڕێکەوتن کە حەڤە لە سەتی داهاتی پوختەی داهات پوختەی داهاتی عێراق بدرێ بە دوای هەموو لێ دەرکردنەکە ئەحسایی سوکانیان هێنا ژمارەی دانیشتوانیان بە هەند وەرگرت ئەو کاتە هەڵەبجە پارێزگانە بوو باشە سلێمانی و با بڵێن ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان دانیشتوانەکەیان لەگەڵ هەولێر و دووەکە بەراوردیان کرد هەولێر و دووەک 57% کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان پێکەێنێت سلێمانی و دەور و بەرەکەشی 43% کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان پێکەێنێ لەسەر و بنەمایە ئیتیفاقی کرا ئەم بودجەیە کە دێت بۆ هەرێمی کوردستان ئاوا بوو مانگانە بە تیارەیەک 57% ئەو بودجەی کە عێراق بە ئێمەی دابوو بە تیارێکە چوو لە هەولێرە نیشتەوە 43%شی بە تیارەیەکی تر هاو لە سلێمانی ئەنیشتەوە باوەڕکەەوە کاتە پارەکە ئەوەندە زۆر بوو شوێن نەبوو تێکەن ئەم بانقی مرکزیەی کە عەبدوڕەحمان پێشتر بەڕێوەبەرێ بوو یەکێک لە هۆکارەکانی دروستکردنی بیناکە بۆ پاراستنی و هەڵگرتنی پارە بوو بیرم دێ جاران نهایەتی مانگ موچەی ئەو مانگە دووەرەگرت یعنی مانگە ئیشی دەکرد لە کۆتایی مانگەکەیە لە 26 و 27 و 28 و 29 ئەو 4-5 ڕۆژە مەعاشی ئەو مانگەیان نایەتێکە ئیشە تیا کرده بوو پارەکە ئەوەندە زۆر بوو وای لێ هاو مانگی داهاتوو لە یەکی مانگەوە موچەوەرەگیرا یەکی مانگ بۆ ئەو مانگەیەکە ئیشە تیا کرد بەبەسم ئەم 457 بەمە دروست بوو پوختەی تا کۆتایی ساڵی 2013 ئەم پرۆسەیە نەوعانما بە شێوێ لە شێوەکان بەم شێوێ بەردەوام ئەوەی لە بەغاوە هات ئەو بۆ بەغا بوو ئەوەی لە بەغاوە هات تا ئەو کاتەی کە کوردستان خۆی بڕیاریدا نەوتی خۆی بەسەر بەخۆ بفرۆشێ و مالیکی بودجەی کوردستانی بڕی شتێک نەما بە ناوی 43 و 57
ئەم 43 بۆ ئەو پارەیە بوو کە لە بەغاوە هات کە کوردستان بڕیاریدا خۆی نەوتی خۆی بفرۆشێت لە بەغاوە پارەی بۆ نهات دلیلم بۆ ئەم قسەیە لە دوایەوە عادل عەبدولمەهدی چەندین مانگ 400 ملیار دیناری ناردووە 43 نەهاتۆ بۆ سلێمانی و 57 بچێ بۆ بەڵکو بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ هەموو هەرێمی کوردستان دلیلێکی ترم بۆ ئەم قسەیە 80% بە نزیکەی نەوتی هەموو کوردستان لە هەولێر و دووە کە هەر بە پلان برادرانی پارتی عەقدەکانی نەوتیان بیدایەت بۆ هەولێر و دووەک ئیمزا کرد بۆی بەرهەمی نەوت لەوێ زیاد بێ 80% نەوتی کوردستان بە نزیکەی سەر لە هەولێر و دووەک یەکەواتە 80% پارەی هەموو کوردستان لە هەولێر و دووەکەوە بەدەستێ پارەکە هەموو چێتە بانقێکی تورکی لە بانقێکی تورکیەوە هێتە بانقێک لە هەولێر لە بانقەکەی هەولێرەوە لە دۆلارەوە کرێ بە دینار و ئەدرێ بە وەزارەتی دارایی وەزارەتی داراییش موچەی سەرجەم فەرمانبەرانی کوردستان واجبە لەسەر شانی لەو پارەیە خەرج بکە زائیدەن داهاتی نانەوتی لە گومرگەکانی سلێمانی و هەولێر و دووەک و ناوچەکان کۆ بکرێتەوە پشتیوانی لە پێدانی موچە بکرێ ئەوەی کە ماوە لە 43 ئەمریکا بۆت باسەکەم وەکو عێراق خەرجیەکەی پێوترێ خەرجی سیادی خەرجی سەروەری خەرجی سەروەری لە ماهێکە یەکسانە بە 34 ملیۆن دلار ئەمە بریتیە لە خەرجی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی قەزا باشە وەزارەتەکان یعنی هەچی وەزارەتەیە هەرچی موەزەفەیە لە ناو وەزارەتەکانە سێ سەرۆکایەتێکەش ئەمانە خەرجیەکەیان 30 بۆ 34 ملیۆن دلارە بانقی مرکزی لە سلێمانی مانگانە 15 ملیۆن دلار بەشداریەکە لەو خەرجیەیە لەسەر بنەمایەوەی کە یەکێتیش وەکو پارتی حکومڕانە و بەشدارە لە حکوومەتە ئەگەر نا باشە لە کۆکردنەوەی داهاتە لە پارەی نەوتە لە پارەی نانەوتی لە هەموو شوێنێک لە کوردستانە شتێک نییە بە ناوی 43 و 57 ئەی ئەو پارەی نەوت سەدا 43 ئەنێرن یان ئەبێ یەکێتی ئەوەی تر تەکمیلەکە یەکێتی چی تەکمیلەکە لە داهاتی سلێمانی ئەوەی کە تەکمیلیەکە و هەندێک جارم قەیرانی لە سلێمانی دروستەکە بەداخەوە مەیەکە بۆت باسەکە جاران ئەو داهاتە نانەوتیانی لە سنووری سلێمانی و دەوروبەری کە کۆکرایەوە لە بانقی مرکزی سلێمانی داانرا لەو پارەیە 15 ملیۆنی درا بە خەرجی سەروەری لە هەولێر ئەوش مەقاسەی پێکران بە سیارەیەک نیانە نار بۆ هەولێر کە هەولێر موچەی پارەی موچێنە لەوە ئەیبڕی کە هەولێر ئیستەشی لەگەڵا بێ کە هەولێر پارەی موچەی فەرمانبەرانە نێرەی ئیستەش 15 ملیۆن دلار یا 15 ملیار وازم 34 ملیار دینار 34 ملیار دینار 15 ملیار دینارە بڕێ 15 ملیار دینارە ئەو موچەی کە هەولێرە نێرە بۆ سلێمانی 15 ملیاری لێ بڕێ ئەمە خەرجی سەروەریە ئێم 15 ملیارە کە لێ بڕیوە بەچی پڕێکیتەوە بەو داهاتە نانەوتی کە لە سلێمانی و دەوروبەری دەست دەکەوێت بۆ هەنە جارم کێشەیە ڕوەدا هۆکارەکە ئێمێ بەشی هەرە زۆری ئەو داهاتە نانەوتی کە لێرە لە سلێمانی کۆکرێتەوە حکوومەتی هەرێم دەڵێت ئەبێ هەمووی تەرخانکەی بۆ موچە کە هەمووی تەرخانەکەی بۆ موچە شارەکەت پێ بڕێوە ناچێت پێت پاک ناکرێت دەرمانە پێ ناکڕ خەسەخانەکانە پێ بڕێوە ناچێت بەندیخانەکانە پێ بڕێوە ناچێت داروبارەکەت وشکە بێت بەڵام بۆ ئەو کۆتایی بێ 1950 ئەو 1950 ئەوەیە کە بۆت باسەکەم ئەم خەرجیەیە کە لە سلێمانی و لە دووهۆک و لە هەولێرەوە ئەبێ هەمویان بەشدار بن لە دابینکردنی بۆ خەرجی سیادی بۆ بەڕێوەبردننی حکوومەتیە بەغێر مباشر پارتیەڵێ یەکێتی لە سنوورەکەی خۆی دارەی پێ نادرێ ئەڵێ خەتای پارتیە ڕاستیان بابەتە زانێ دووسێ نمونەت بۆ بێنم یەک لەگەڵی شەبوو بۆرە دکتۆرەڵێن ئەمە لا مەرکەزیەتە بوو کە خۆیان داوایان کرد زۆر مەرکەزیەت نیە ئەگەر لا مەرکەزیەت پێناسەکەی ئەمێ ئازادم کەی بەپێی یاسا و ڕێسا بە بێگەندەڵی شەفافیەت هەبێ مراقب هەبێ بەسەرمەوە ئەو داهاتی کە خۆم دەسم کە و خۆم ئازاد بم لەوەی چۆنی خەرجەکەم ئەو لا مەرکەزیێت بە زۆر لا مەرکەزیەت نییە پێم بڵێ ئەبێ هاچی ئەو پارەی دەست دەکەی هەمووی بەشدار بین لە پێدانی موچێ و دار و باخچەکانی سلێمانی وشک بێ
دووسێ تەجروبەت بۆ باسکە باش لە دایرەی پاسپۆرتی لە سلێمانی تەجروبەیەکی جوانیان پیادە کرد زۆربەی جار ڕووی داوە لەسەر ئاستی هەموو عێراق دایرەی پاسپۆرتی سلێمانی یەکەم بوو باشە لە عەدالەت و لە دەرکردنی ژمارەی پاسپۆرت دۆمانە برادرانی هەولێر و وەزارەتی ناوخۆ بانگی دایرەی پاسپۆرتی سلێمانیان کردوتیان ئەو تەجروبەی خۆتانمان پێ بڵێ با ئێمە سوودی لێ ببینی ئەگەرمەی دارەمان پێ بەڕێوە ناچێ بۆ چاو لێ ئێماکە دایرەی ئەحسا لە سلێمانی کاتێکە ئیعلانی کرد خەڵک دامەزرێنم فۆرمێکی ئۆنلاینی پڕکردەوە لە کۆمپیوتەر ئەوەی کاک محمودوان ئەوەی کاک محمود کە پڕی کە یعنی ئەو کاتە کە تۆ ئەچیت هەمووی خاڵبەندی بوو بڕوانە ئەمەد ساڵی خزمەتت چیت 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 نێ پرسی یەکێتیت یا پارتیت پرسیارەوەیتیان نەبوو یا کۆمەڵی دیایە گرتویت یا شوعیت یا هەرچێکێت ئەم تەجروبەیە هەموو حکوومەت ئێرێم چوو پشتی پێبەست و پیادەی کرد لە کاتی کۆرۆنایە کێ بۆ ئەو شوێنەی کە خێرە و مەندەکان خێرخوازەکان بەپەلە لە چوون لەسەر حسابی خۆیان لا مرکزیت ئەوە بوو کە نەگەڕانەوە بە سەرۆکی حکوومەت و بۆ وەزیری شارەوانی وتیان تۆ دەوڵەمەنی خێرە و مەندی خەڵکی سلێمانی کۆرۆنای کوژێ ئامادەی خەستخانەیە دروستکەی لا مرکزیت بوو وای کرد لە ماوەی 6 ڕۆژە 5 خەستەخانە لە هەموو کوردستانە دروستکرا ئەوە لا مرکزیت بۆ یەکێتی پێی بەڕێوە ناچێت بۆ پێبەڕێوە ناچێت پێی بەڕێوە چێ بەڵام هەندێک لە کێشە ئابوووریەکان کە ئێستا لە سلێمانی ڕوئەدا بەشێکی کێشەکە سیاسی لە چیەوە سیاسی هیوادارم ئەم کێشە سیاسی حەل ببێ بۆی خەڵکی کوردستان خۆش بشێ لە کێشیە ئەسیکە بەداخەوە هەرێمی کوردستان عێراق ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئابووری و سیاست ئەوەندە تێکەڵاویان کردووە بە یەکە یەک کێشەی سیاسی دروستە بێ یەکسەر ئابوووریەکە و داهاتە بێ باش بەڵام لە زۆر وڵاتی پێشکەوتوی دنیا بە هەزاران هاوڵاتی سەش لەو ئەمریکایە یا لە وڵاتانێتی لێ پرسە لەوانەیە هەر نەزانێ محافظی شارەکەی ناویچی لەوانەیە نەزانێ هەر وەزیری مالیەکەی ناویچی ئیشی بۆ چییە حکومڕانە لێرە کێشەی هەڵبژاردن دروستە بێ لە بینی پارتی و یەکێتیە بە شێوە لە شێوەکان سلێمانیە بێ باجمە کێشەی سەرۆکۆمار دروستە بێ سلێمانیە بێ باجمە کێشەی مفەوەزەی انتخابا دروستە بێ سلێمانیە بێ باجمە بۆیە دەستیان خستوتە قورجی سلێمانیەوە بۆیە هیوادارم نەمێنێ ئەم شتە هیوادارم ئەمە ئیشی بۆ کردوویەکێتی بەدڵنیایی ئیشی بۆ کردووە ماوەکانی پێشوو لە ڕابردووەکی زۆر دوور نەبوو هەموو 4 مانگ 5 مانگ پێشێسە و بەڕاستی یەکێتی هاتە دەن لە میدیا بە کۆبوونەوە بە هەموو شتێک بە برادرانی پارتی وت ئەمە کێوەی کەن بەرامبەر بە سلێمانی ئاوا ناڕوا بەڕێوە بۆ ناڕوا تۆ ئەگەر $100 داهاتت بێ ئەم $100 هەشتای هی نەود بێ نەوەی هی نەود بێ ئەگەر تۆ بتوێت چاکسازی ڕاستەقینە بکەی لە هەرێمەکەتا لە داهاتەکەتا بێ لە پرۆسی نەوە تۆ دەست پێ بکەی باش یەخ معقول نییە تۆ نەپرسیتەوە ئەم شەریکاتی نەوتانەی کە بە ملیۆن و بە سەدان ملیۆن و بە 200 ملیۆن دلار وەرەگرن لە مایەکە ئەم پارەیە کە وەریەگرن لە بەرامبەرەوە نەوتەی بەرهەمێنە ڕێقابەیان لەسەر نەبێ محاسبەیان لەسەر نەبێ بیت ملی فەرمانبەرێک یاخود دەواازەیەکی سنووری بگری بۆ داهاتەکە و کەمی کردو جوابماندانەوە پێمان وتن ئێمە بۆتانە سەرمێنین چۆن بە بەرنامە و بە پلان داهاتی سلێمانی کەم کراوەتەوە چۆن باش کارگەیەک لە ساڵێکە کارگەیەکی چیمەنتۆ تەسەور کە مانگی سەر و $1.5 ملیۆن بێ پارەی کارەبابە یەکما یەک کارگەی چیمەنتۆ حکوومەت ئازادیەکاڵێ تو لە سلێمانی بەرهەمی چیمەنتۆ دروستەکەی ئەچ لە هەولێر باجەکەیدا پارەی کارەباکەیدا هەمووی بان قەزوای لێکرا بۆ وردەکاری بەشێکی زۆری بە بەرنامە کابرایەک پێشانگای ئۆتۆمبیلی هەیە لە سلێمانیە باشە لە سلێمانی ئۆتۆمبیلە فرۆشی لە سلێمانی داهات پیاکە لە سلێمانی چالاکیەکانێک ساڵانە بۆ ئەوەی گرێبەستی ئەو پێشانگایی بۆ نوێکەنەوە بێ بچێت لە هەولێر پارە بە شوێن هەیەمانەی کە خەڵک فێری سایقەیەکە نووسنگەی شۆفێری ئەو نووسنگەیە ناچن ئیجازەی بنێ بۆ 5 ساڵ ساڵانە ئیجازەیە دەنێ بۆی هەموو ساڵێ بچێت لە هەولێر پارەکەی ئێمە بەرنامە ئەمە پلانە بۆ ماڕۆکردنەوە بلە میدیاوە بە نووسین بە هیچ حەل بووە بەهێن حەل بوو
مانگە دوومان حەلیان کرد ئەوەی سەخەریکە بەرەو هینەچێتەوە حەل بوو ئەو کاتە بە سلێمانیان وت تۆ بەس خەرجی نا بە سلێمانیان وت بەشێکی باشی ئەو داهاتە تەرخانکە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە و کێشەی سەوزی باخچەکانت و خەستەخانەکانت و ئەوشتان ئێوەکو تر ناکرێ دەرمان لە هەولێر و دووەکە بێ لە سلێمانی نەبێ ناکرێ تۆ وەزیرێک تێ وەزیری تەندروستیە خەرێکی جێگری سەرۆژ حکوومەتی ناکەن براجان ئەو نی من قساکە ئاگەم لە حەدەسەکانی قساکە ناکرێت لە خستەخانەیەکی سلێمانی دەرمان نەبێ و لە هەولێر و دووەکە بێ ناکرێ بیبەستی تۆ بەوەی ئیلا ئەبێ بۆ پارەیەوە بۆ پارەیە بکڕی کە لە سنوورەکەی خۆتا دەست دەکشتیوان نییە بۆ وەزارەتی تەندروستی هی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەخزەنە هەیە وەزارەتی تەندروستی بۆ دەرمان ئەبێ ئەو مەخزەنە گشتی تایە گشتی بێ بۆ هەموو شوێنەکە ناکرێت کۆمپانیای پاکردنەوە بڵێ بێ ئللا لە داهاتی خۆت لەولاوە پێم مەڵی هەچی داهاتەتەیە بێبی بە موچە لەم لاشۆڵی هەبێت لە داهاتەکەی خۆت پارەی کۆمپانیای پاکردنەوە بێ لە داهاتەکەی خۆ پارەی ساڵمەتری بێ لە داهاتەکەی خۆ ئەو دکتۆر بۆیە بە تایبەتیش خۆشبەختانە لە ساڵی 2022 زۆر تایبەتریش لەم 6 مانگی ئەخیرە هیچ مانگێک داهاتی حکوومەتی رێم لە ملیارە دلار کەمتر نەبوو کەیتوانی بەبێ داهاتی ناخۆ خۆشبەختانە ئەم موچەی ئەخیرەی کە دابەشی کردووە بەغا دینارێکی نەناردۆ ها کورتێنانیشی نەبوو کورتێنانیشی نەبوو ئەگەر هەشی بوو بێ بەشێوێ شێوەکان وای لێن نەکردووە کە بیر لەوە بکاتەوە بەشێ لە موچەی خەڵکەکە ببڕێ بۆیە هەتا نەوت لەم نرخەیە بێ باش هەتا وەکو ئەو داهاتی کە ماگانە کۆکرێتەوە بەم شێوەی ئێستەی بێ ئەبێ یەکێتی و پارتی وەکو حزب حکوومەت هێرێمیش وەکو ئەو حکوومەتێک کە حکومڕانە لەم هێنیان نابێ هەرگیز بە هیچ شێوەیەک ڕوو بدات نەعەداڵەتێکی لێ ببیندرێ خزمەتگوزاریەکانی لە ناوچەیەک باش بکات لە ناوچەوە پرسم جگە لە پردی توەقوت کە هەفتەی پێشوو بوو حرەکەیەکی تیاکرا ڕێگەی دەربەندیخان کەلار کە حرەکەیەکی تیاوە پردی دەربەندی ڕانیە مەرگەش ئەویش تقریبان چەند شۆفڵ و گەڵابێکیشی تیاکەن باقی پرۆژەکان لە سنوورە وەستاوە لە هەولێرش باسی 200 مەتریشەکەن مەسەرەن عنی بە تەنزێکەوە ئێستا خەڵک بزانانی باواز لە تەنز بێنین ئەم جارش بەشی زۆری ئەم کێشە ئابوووریانە و ئەم پرۆژانە سیاسی باج کورتێکمان لەسەر باجیان خستۆ سەر هەموو شتێک ئێستا گەیشتۆتە سەر مەسەلەی ئەوەی کە تۆ چی لە مەطعامێک نانەخۆی باسی لێوەرەگرێت باشە باز لەوە کرێ مەسەر ڕەنگە لە پایتەخت داهات دەخلی فەرد زیاتر بێ بەڵام لە شوێنێکی وەکو سلێمانی لە قەزا و ناحەیەک لەکوێ ینی ئەو دەخلە کەمترە دیسان باجەکە بێ خەڵکی جگە لە باجەکانی خەڵکی ئەو سنوورە بیدا زانی ئەو باجانەی کە ئاوای سەپێنە خوب بەجە بێ قانون بێ من ئەوەی ئاگام لێ بێ هیچ یاسایەک لە پەرلەمان دەر نەچووە بڵێ ئەبێ کە تۆ نانەخوارد دە لە سەڵی پارەکەەوەی بهێن نەعەدالەتێکی لەمەیە کاکە ئوتێلێک ئەگەر 5 سەیرەیە شەوێکی ئوتێلەکە بە 300-400 دلارە سەر چام لە مەطعمەکەی ئوتێلەیە با دە لە 100 وەرگری بەڵام تۆگەل لە هەموو مەطعمێکی وەرگری یان لە مەطعمێکەوەی بۆ خاوەن پیشەوانە کابرا بە زەحمەت دەتوانێت پارەی ئاو کارەبا و کرێ دوکانەکەی هینکە وڵڵاهی ناحەقیە بچیت دە لە 100 لە وەرگری لەبەرەوە یعنی کە بڕیارێک دەرەچێت کە ڕێنماییەک دەرەچێت جیاوازی لە نێوان خاوەن پیشەکانە ناکە جیاوازی لە نێوان چین و توێژەکانە ناکە جیاوازی لە نێوان کێشایانەوەی باج با کێشایانی نییە نیکەن بۆیە ئەو کارێکی باش نییە بەڕاستی وەکو تێر لە زۆر شوێنی دنیاە کاتێک تۆ باج زیاد دەکەی بۆی وا لە کۆمەلگا بکەی بەکارهێنانی لەو شمەکە کەم کاتەوە بۆی ئەو شتە گران بێ لەسەری و بیر لەو کاتەوە کەمتری لێ بکڕێ بۆ ئەوەی باش بۆیە
نەعەدالەتی کۆمەڵایەتی کەم بکەیتەوە باش بۆ ئەوە کراوە تۆم داهاتی لە باش دەست دەکەوێت ژیانی خاوەن پێداویستی تایبەت و خانەنشین وانەی پێچاک بکەیت بۆ خەڵک ڕقی لە باجە لە وڵاتی ئەڵێ نازان بۆ بۆ کوێچ ڕوونی ناکەنەوە بۆ خەڵک با بڵێ من باجم ئەوەندە داهاتی باجمزیایی کردووە بۆ ئەمە بەستانش خەرجم کرد ئەگەر ناخۆ هەموو کەسێکا چێتە مەطعمێکە و نانێکە خوات دە لە سەڵ ئەچێتە سەر پاری ئەو نانەی کەیدا دڵنیا بێت لەوەی ئەو دە لە سەتا ئەچێ بۆ خانەنشینێک و بۆ خاوەن پێداویستیەکی تایبەت هیچ هینی لێ گرفتی نییە گرفتی نییە این پرۆژه یاسایی هێزەکانی خانەنشینبوونی هێزەکانی ناوخۆ زۆر پرسیار لەسەرەوە کرێ تۆ پەرلەمانتار بووی لەو خولەوە دەستی پێکردووە تا ئێستاش وردەکاریەکەی چی ئاگالەیە کە ئەمە خواستێکی زۆری هێزەکانی ناوخۆیە زۆر پرسیارەکەم تەنها لە بازگەکانیش کە من تێپەڕمە مۆستێنن چەند جارێک پرسیارم لێ کراوە کە لە خولی چوارەم پەرلەمانتار بەڵێ لە خولی چوارەم بەندە سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری بووم بەڵێ لەو لیژنەی خۆمان هاتین یاسای خانەنشینی یەکگرتووی عراقمان هێنا زۆر پێوەی خەریک مدیری خانەنشینی لە هەموو کوردستان و هەموو شارەکانەوە باگمان کرد و تێبینیمان لێوەرگرتن و ئەوەی عراقمان هێنا گونجانمان لەگەڵ هەرێمی کوردستانە و نردمان بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چووکاڵی هەر یاسایە لە پەرلەمان پەسەندێک کە لەگەر تەبیعاتی مالی هەبوو پێشتر ئەنجومەنی وەزیران ڕازی بێ لەسەری ئەگەر نا پەسەندیشێکی لە پەرلەمان جێبەجێ ناکەن حکومت جێبەجێ ناکەن نردمان بە داخێکی گەورەوە وەڵامیان داینەوە وتیان لە ئێستادا حکومەتی هەرێم ئەم یاسایە ناتوانێت جێبەجێ بکات لە بەرەوەی پارەی پێویستی نییە ورد لیان بکۆڵیایەتەوە ورد خەرجی حکومەتی نەک زیاد کرد کەمیشێ کردەوە چونکە عملیاتێکی زۆر بەسیط هیچ کەسێک کە خانەنشینە کرد پێشەوەی مۆزەف بووە کە خانەنشین بوو بە دڵنیاییەوە کەمتر وەرەگرێ وەک لەوەی کە مۆزەف بووە جا تو بۆ یاسایەک نێنیت ژیانی خانەنشینان خۆشکە ئەوەی کە بە حوسن ڕزای خۆی ئەوێ خانەنشین بێ خەرجی حکومت کەمەکاتەوە زیایی ناکە و کاڵاش نووسراوەکەمان ماوە ئێستش نووسراوەکەمان ماوە سەرۆکی حکومت بە ئیمزای خۆی ئیمزای کردو بەڵام مستەشارێکی خراپیانە بۆ لە ئەنجومەنی وەزیران مەکرد کە دڵنیا بووین ئەمە ناکرێ بە پێی یاسایی عراق کەمترین خانەنشینی لە هەرێمی کوردستانە ئەبووە 400,000 دینار وەکەوەی عراق ئێستا عراق وابزانم دوای مظاهراتی تشریوانە کردێتی بە 500ش بەبەستمەوەی عراقیش قۆناغ بە قۆناغ چاکی کردووە کە نەکرا یعنی بێهیوانە بووین ئەم یاسای چاکسازیە ئەنجومەنی وەزیران خۆیان نادیان بۆمان لە ئەسنای دراسەکردنی ئەم یاسای چاکسازیە چوومە بەڕێبەراتی گشتی خانەنشینی لە هەولێر باش چون بۆ لای وەزیری دارایی لە خولی چوارم داوامان لێ کرد وتمان ئەگەر پێتان ناکرێت 400,000 کەمترین موچە بێ هەر نەبێ 300,000 با کەمترین موچە بێ ئەحسایەکمان کرد 37,000 کەس سوودمەنە بوو لە خانەنشینان 37,000 کەس لە کوردستانە کە موچە وەرەگرێ خانەنشینی وەرەگرێ لە 300 کەمتر وەرەگرن 37,000 دراسەمان کرد لێکماندایەوە 7 ملیۆن دۆلاری لەمانەکە پێویستە 37,000 خانەنشین سوودمەنە بێ کەمترین خانەنشینی ئەبێ بە 300 سەرۆکی حکومەت وتی ئەمە ئەتوانم جێبەجێکەم بەسەرچەوە وەزیری مالیە وتی ئەتوانم جێبەجێکم مدیر عامی خانەنشینی کاتی فەوزاکەی دروست بوو کاتەی پێشەوەی فەوزاکەی لێ دروست بێ بردمان من سەرۆکی لیژنەی دارایی بوو ئەم یاسای چاکسازی ئێستا لە خولی چوارەمە ئێمە پەسەندمان کرد لەمەی ئێستا باشتر بوو بەداخێکی گەورەوە هەڵڵای گەورەی لەسەر پەسەندمان کرد باوەڕ بکە و ڕۆژەی پەسەند کرا لە پەرلەمان و تەسریحماندا 3-4 پەرلەمانتاری بەرژەوەندی خوازی بۆ ئەوەی بیکەن بە حەملەی دیعای سیاسی بۆ خۆیان هەستان نەیانێش دەمیشە سەر بگرێت تیان کەمەوە پێ ڕازی نابین و بێ هەروەکەوەی عراق بێ من دڵنیا بووم لەوەی ئەوەی عراق لەم قۆناغەیە بۆ کوردستان نایکرد باوەڕ بکە دائیرەی تەقاعودی خەڵک تەلەفۆنی بۆ کردمەی و هەڤاڵی پۆلیس و ئاسایش بە هین سەریان گرتووە بۆ ئەوی خۆیان خانەنشین کرد چونکە ئێستا یاسایەکی زۆر زۆر خراپە یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ نە ئەوەی ئێوەش کراو نەوەی عراقیش کراوە نەهێشتیانەوەی ئێمە سەر بگرێ نە سەرکەوتوو بوون لەوەی کەوەی عراقیش پەسەند بکەن ڕیسەکەیان کردینەوە بەخۆی تۆ ئەزانی ئێستا پۆلیس هەیە بە 100,000 خانەنشینە بێ
بێگومان ئاسایشێ بە 220,000 خانە نشینە بێ فەرمانبەری مەدەنی هەیە ئێستا 220,000 خانە نشینەکەی با بە تۆ 220 بگەێنە لە 300 بووی ئەگەر سەرکەوتوو بووی دۆخی کوردستانەکەت باشتر تعدیلی کرد من دەڵێمەوەی عراقیش بە قۆناغ بووە ها یەکەم جار 350,000 بووە مینیمم دوایی کردیان بە 400 ئێستا کردویانە بە بەڵام مەرجنی خۆ 300,000 و کاتیش هەر ینی مەقطوع بێ 300 زیاد و کەمیەکرد بەس ئەمە کەمترینی بوو. تۆ ئەزانی کانووسید ئەڵێ کەمترین بڕی موچەی خانە نشینی لە هەرێمی کوردستانە 300,000 دینار دەبێت. ئیتر ئەمە ئەچیت هەر کەسێ لە 300 کەمتری وەرگرتووە بۆ یەکەم بە 300 هەر کەسێ لە 300 کەمتری وەرگرتووە بۆ هەیە 900 وەرەگرێ ملیۆن وەرەگرێ ئەنی مەبەستم. بەڵام بە هەلێسەوە وەکو پەیامێک هەم بۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆ هەموو ئەوانەی کە بەوەی ئاسایە خانە نشینە بن هەرگیز حکوومەتی هەرێم ناتوانێت بۆ کەسێک کە لە یاساکەی نووسراوە بە 18 ساڵی تۆ ئەبی بە فەرمانبەر بە پۆلیس بە پێم یاسایی ئێستا 15 ساڵ خزمەتە هەبێ مافی خانە نشینبوونە هەیە دروست 18 و 15 کاتە چەند 33 هەڕەتی لاوێتی گەنجە وایە ڕاست تۆ بە 33 ساڵی هەرگیز تەوەقوع مەکە حکوومەتی هەرێم بتوانێت لە 33 ساڵی تۆ خانە نشینکە ئەوەندەشە باتەیە کە خۆت و خێزانەکەت پێی بژیت. بۆیە ئەمە وازەحە ئەبێ کە هەموارەکرێت هەرگیز من لەگەڵەوە نیم کە تۆ مەعاشخۆری زۆر زۆر وەرگری کە خانە نشین بووی بەشێکی کەمە بنێ نابێت جیاوازیەکان زۆر گەورە باش ئەبێت جیاوازیەکان کەم بێ. بەڵام لە هیچ شوێنێکی دنیاە هیچ یاسایەکی خانە نشینی نییە کە لە 33 ساڵیدا بتوانیت خانە نشین بی. بۆیە من هیوادارم ئەم خوڵی پەرلەمان سەرکەوتوو بن لەوەی ئەو یاسایە چاکەنەوە هەمواریکەنەوە بە شێوەیەک بیگونجێنن ئەگەر نا حکوومەتی هەرێم مەزانی ئەڵێ ئێستا من بەیانی خانە نشینیەکی شایستە بدەم بە حەچی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ هەیە یەک پۆلیسم بەدەستەوە نامێنێ یەک مرورم بەدەستەوە نامێنێ یەک ئاسایشم بەدەستەوە نامێنێ چکە بۆ ئەگەر مافی هەبێ بۆیە بێ بە شێوەیەکی وا هەموار بکرێتەوە ساڵی خزمەت تەمەن خانەنشینێکی شایستە بە دڵنیاییەوە ئەوەی کە هێزەکانی ناوخۆیە چەکێک بە شانەوێتی چەکێک بەلاقەوێتی دەوامی قورسرە وەک لە مۆزەفێکی مەدەنی کە هیچ قورسایەک لەسەر شانی نییە ڕۆژانە بۆیە بێ بە شێوەیەک هەمواریکەنەوەکە سوودی گشتی هەبێ ژیانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ناوخۆ خۆشتر بێ لە کاتی دەوامکردنیان و لە کاتی خانەنشین. ئاخیر پرسیارم حرەکەی بازرگانی جموزۆڵی پڕۆژە جموزۆڵی کەرتی تایبەت لە سلێمانی دەستی پێکرد بەردەوامە بێ گەشەکە من گەشتبینم مدیر دایرەکان شەفافێت نێشتنی ڕۆتین لە ناو خۆیان ئاگایان لە یەکتری بێ تیم بن بەیەکەوە خۆشبەختانە ئەنجومەنی شارەوانی هەموو پێنجشەمەیەک هەم زۆربەی زۆری 13 بە 15 مدیر دایرە بێکەوە کۆبنەوە ئەوەش کارێکی باشە کە کراوە ئاگایان لە یەکتری بێ ڕۆتین نەهێڵن. سلێمانی خەڵکی سلێمانی چاوەڕێ زیاترەکە هەم لە پارێزگار و مدیر دایرەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان و چکە شایانی لەوە زیاترە و ژێرخان و ئەوەیەکی زۆر باشی هەیە کە شایانی ئەوەی خزمەتی زیاتر بکرێت کەرەسەیەکی خاوی زۆر باش لە سلێمانیا هەیە نەوتمان هەیە ئاومان هەیە کشت و کاڵمان هەیە سیاحەتمان هەیە بۆیە خەڵک چاوەڕوانی زیاترەکە هیوادارم هەموو کەسانی لەبەر پرسیارەتیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەو لە ئاستە و متمانەیە بن کە بتوانن دڵی خەڵکی سلێمانی خۆشکەن پرۆژەی زیاتریان بۆ بکەن ژیانیان خۆشتر بکەن. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزیز سابیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆیەوەش بۆ بینەرانیش. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەش کرد. ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.